لە چەند لێدوانێکیدا کە ڕۆژنامەی واشنگتن پۆست بڵاوی کردوتەوە کینیت ماکێنزی فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا جەخت لەسەر پێویستی پشتیوانیکردنی هەوڵەکانی حکوومەتی عێراق دەکاتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی یاڕەشەی میلیشیاکانی سەر بە ئێران. ماکێنزی دووپاتی کردوتەوە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بەنێو چێڵگەیەکی مین ڕێژکراودا هەنگاو دەنێت، بۆیە پێویستە هاوکاری بکەین و دەڵێت حکوومەتی عێراق بە دوای باشترین ڕێگە چارەی گونجاودا دەگەڕێت بۆ گێڕانەوەی شکۆمەندی بۆ وڵاتەکەی، بۆ ئەمەش پێویستی بە پشتیوانی ئەمریکایە. ئەو فەرماندە سەربازەی ئەمریکا کە ماوەیەک لەمەوبەر لە عێراق بوو پێی وایە سەرەڕای داواکاری حکوومەتی پێشوو، بەڵام حکوومەتی ئێستا بە سەرۆکایەتی مستەفا کازمی داوای مانەوەی هێزەکانی وڵاتەکەی دەکات. هەرچەندە مانگی ڕابردوو لە میانی گفتوگۆی استراتیجی نێوان بەغدا و واشنگتن باز لەوە کراوە ئەمریکا هەوڵ بۆ دامەزراندنی بنکەی هەمیشەیی لە عێراق نادات، بەڵام چەند بەرپرسێکی باڵای سەربازی ئەمریکا جەختیان لەسەرمانەوەی بەشێک لەو هێزانە کردوێتەوە لە چوارچێوەی هەوڵەکانی بەرەنگاربوونەوەی هەڕەشە و مەترسیەکانی ڕێکخراوی داعش لە عێراق. بەڵام مەکێنزی ڕەتی کردوتەوە ئاماژە بە ژمارەی ئەو سەربازانە بدات کە لە عێراق دەمێننەوە. ئەمەش لە کاتێکدا ئێستا زیاتر لە 5,000 سەربازی ئەمریکا لە عێراقدان. واشنگتن پێی وایە مانەوەی هێزەکانی دەتوانێت سنوورێک بۆ ئەژموونی ئێران لە عێراق دابنێت، بەڵام ناو بە ناو باڵدۆزخانە و بنکە سەربازیەکانی ئەمریکا لەلایەن میلیشیاکانەوە بەردومان دەکرێن. بە بڕوای میک مۆلۆری کە بەرپرسی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن، زۆرێک لە میلیشیاکانی عێراق بەرژەوەندی ئێران دەخەنە سەر و بەرژەوەندی وڵاتەکەیان. فاروق محەممەد، کوردستان 24.